هەردوویانەی سیروانی نوێ و چەمچەماڵ لە یاریگەی ئاشتی بەیەک گەیشتن و یاریەکەشیان بە یەکسانبوون بە گۆڵە کۆتایی پێێنا و هەردوویانە سەر و خاڵێکیان دەستەبەر کرد. سیروانی نوێ یەکەم یەکسانبوونی لە وەرزی ئەمساڵ تۆمار کرد و بەرامبەر بە چەمچەماڵ با گۆڵێک لەگەڵیدا یەکسان بوو. لە درێژەی یارەکانی هەفتەی حوتەمی خولی نایبیانەکانی کوردستان هەردوویانەش هێرشەکانیان بۆ سەر گۆڵی یەکدی چڕ دەکردەوە لە پێناو تۆمارکردنی گۆڵ. بەڵام گێمی یەکەم پاش لە دەستدانی چەند هەلێکی گۆڵکردن لەلایەن یاریزانانی هەردوویانەوە بە یەکسانبوونی بەبێ گۆڵ با کۆتا. گێمی دووەمی یارەکە ڕاستێکی پێچاوانەی وەرگرت. لە سەرەتاوە سیروان تا ڕادەیەک باڵادەسی لە یارەکەدا وەرگرت و لە چەند هەوڵێکدا هەوڵی دابگا بە گۆڵ یانەی چەمچەماڵ. دوای ئاڵوگۆڕکردنی چەند هێرشێک یانی سیروان نوێ لە ڕێگەی تۆپێکی وەستاوە لە ڕێگەی فەرزان محەممەد توانی لە خڵکی هەفتاویە گۆڵی پێشکەوتن تۆمار بکات. دواتر چەمچەماڵ هێرشەکانی چڕ کردەوە سەلان جەلالی ڕانەریش چەند گۆڕانکاریی لە پێگاتەکەی ئەنجامدا. لە خولەکی 84 جیهان جەلال توانی گۆڵی یەکسانبوونەوە بۆ چەمچەماڵ تۆمار بکاتەوە. لە خولەکەکانی کۆتایی یارەکەشدا هەردی سەیفەدینی کاپنی سیروانی نوێ بەر جیهان جەلال توانی گۆڵی یەکسانبوونەوە بۆ چەمچەماڵ تۆمار بکاتەوە. لە خولەکەکانی کۆتایی یارەکەشدا هەردی سەیفەدینی کاپنی سیروانی نوێ بە کارتی سوور لە یارەکەدا کرایەدە. پاش 5 خولەکاتی زیادکراوی ژیارەکە بە یەکسانبوون بە گۆڵێک بۆ هەر لایەکیان بە کۆتات و سیروانی نوێ یەکەم یەکسانبوونی لە وەرزی ئەمساڵدا دەستەبەر کرد. وەڵای ماوە دەواتانەمان لە بەردەستایان بڕواژ ناکەمەوە بێت یاگینا تۆ دیقەتی گۆڵەکانیشمان بیت ینی هەمانە گۆڵمان هەیە بەزتر ئەگەر کەم کورتیمانە بێ ئەتوانین چارەسەیریکەین بۆ یاریەکانی داهاتوو بەس من بە تەوەقعی من ئەو ڕێنمانی کە من پیانەڵێم جێبەجێیەکانی تجاری وایە یاریزانە موفق نابێت چکە لەوانەیە حاڵەتمان بۆڵ کەوتوێ ئەیتوانی گۆڵکە ئینشەڵا بتوانین بۆ یاریەکانی داهاتوو. سەرەتا بەناوی خوا بەڕاستی بە شێوەیەکی گشتی لە بەڵام لە یەک لاوە یاریەکە تۆزێک داخراوی پێوە دیار بوو بەڵام لە بەدلی دووەما لە شەوتی دووەما یارەکە ئەتوانم بڵێم کراوەتر بوو ئێمە تۆپمان زیاتر لابوو ئەتوانم بڵێم بە شێوازی یاریکردن و بە حکمی تۆپ زۆر لای ئێمە ئەبوای ئێمە سێخاڵ یارەکەمان بێنایە بۆ داوەریش من ناتوانم هیچ شتیان لەسەر بڵێم لەبەرەوە یەکی تۆپی کوردستان ئەو تەحکیمانە دانی ئێمە ژۆک و ستافی ڕێنەران ناتوانین زۆر لەسەر تەحکیم. دوام یەکسانبوونەشی سیروان نوێ کۆی خاڵەکانی بۆ 16 خاڵ بەرز کردەوە. یانەی چەمچەماڵیش بەم یەکسانبوونەی بۆ خاوەنی دەیەمین خاڵ لە مەرزەی خولیانە نایەبەکانی کوردستان. یانی ئارارات توانی لە دێربی پیرمام سەرکەوتن بەسەر پێشمەرگەی هەولێری هاوشارۆچکەی تۆمار بکە و بە سەرکەوتنەکان